من ناو محەممەد نەریمان ئیسماعیلە خەڵکی شاری کەرکووکم لە دایکبووی 1965 خولای سینەمام زۆر حەزم لە ئامێرە سینەمایەکان کە لە 1986 ئامێرێکی سینەمام کڕی لە سوق مەرکەزی ئەو سەردەما بە 156 دینار بوو. ئیتر لەو ڕۆژەوە من هیوایەتم سینەمایە بەڕاستی هاوڕێکمان هەیە لە کەرکووک پێکەوە فلیممانەدا بەدەستێکتر فلیمان پیاکرد نەبوو ئەو سەردەما بەس فلیمی شاری شاپڵ نەبوو. بەڕاستی ینی زۆر کەم بوو ئەو شتانە لە کەرکووکە لە بەغاش نەبوو. ئیتر لە پرۆسی نەوەتویەکە هەموو ئامێرەکانم چەند ئامێرێکم کۆکردم هەمووی لە دەستدا لە دوای نەوەتویە کۆکەکە ڕامەوە کەرکووک توانیم ئەم ئامێرانە کۆکەمەوە. بەڕاستی ئەوەی خولیای هاوی شتێبێ ناتوانێت وازی لێبێنێ. تاموچێژی سینەما جیاوازە لەگەڵ تاموچێژی ڤیددیۆ و DVD و داتەشۆیە بەڕاستی. ئیسا من شەوانە دێمە هۆڵەی خۆمە پارتێ فلیم بۆ خۆم نمایشەکەم چەند گروپێکمان هەیە حتا لەگەڵ ئەوروپیەکانە شەوانە هەر کەسە بۆ خۆی لای خۆیەوە شتێک نمایشەکەین و لە گروپەکە دایەگرین. ئەو سەردەمە 5 سینەما هەبوو لە کەرکووک. ئەم سینەمایانە نمایشیانە کرد بە یعنی هەر ڕۆژی 4 عرض بۆ 5 عرضیانە کرد. خەڵکێکی زۆرە چوو بە تامەزرەوە بۆ فلیمەکان کە ئەو فلیمانی کە هات نمایشەکرا. بەڕاستی یعنی ئەو سەردەما دوو قەناتە بوو لە کەرکووکە، قەناتی کەرکووک و قەناتی بەغدا بوو. خەڵک نەیبوو ینی زۆر ماڵ تەلەڤیزۆنشی نەبوو، خەڵک ڕوویە کردە سینەماکان. بەڕاستی یعنی تاموچێژی هەبوو لەو فلیمانی کە هاتن عرضیانە کرد لە سینەماکانە. حەزەکەین ئەم شتانی کە کۆمان کردێتەوە جێگایەکمان هەبێ وەک هاوێکانی بەغدا ئێستا لە شارع متەنەبی قشلا هەیە، بینای قشلا هەیە، هەموو ڕۆژ هەینیەک لەوێ نمایشێکەکەن. چەند دکتۆر و ئینسانی ئەدیب و شعرا هەیە لەوێ کۆ بنەوە خەڵکێک فلیم نمایشەکەن بۆ خەڵکی هەروە فری ینی بە دێن ینی کراوە. ئێستش ئێمە حەزەکەین وەک بینایکی وەک قشلەمان هەیە لێرە بەشێکی پێمان خەوتووە بەشێکی پێمان بەخشن ئەم ئامێرانە لەوێ دانین بتوانین نمایشکەین بۆ خەڵک.